سەبارەت بە ئەوەی کە ئەمریکا دەیەوێت لە هاوپەیمانی ناتۆ و لە نەتەوەیەکگرتووەکان بکشێتەوە بۆ مەبەستا بەڕێز باڵیۆس جۆن گرەی یاریدەدەری پێشووتری سەرۆکی ئەمریکا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە پەنسیلڤانیاوە لەگەڵمانە. بەڕێز باڵیۆس سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دوای گەڕانەوەی دۆناڵد ترەمپ بۆ ئۆڤڵ ئۆفیس هاوکاریەکانی بۆ چەند ڕێکخراوێکی نەتەوەیەکگرتووەکان بڕیوە و لە بەشێکیان کشاوەتەوە. ئایا ترەمپ دەیەوێت لە نەتەوەیەکگرتووەکان بکشێتەوە؟ بەڵێ دەتوانم ئەوە بڵێم من وتەبێژی حکوومەتی ئەمریکان نیم، بەڵام دەتوانم ئەوە بڵێم کە ئەوەی ئێستا لە ئەمریکا دەگوزارێت دۆناڵد ترەمپ تا ڕادەیەک دەتوان ئەوەی کردووە یاخود ئەو هەوڵانەی ئەنجامی داون ئەو کردارانەی دێکا دەیەوێت تا ڕادەیەک بکشێتەوە یاخود دا ببڕێت لەگەڵ نەتەوەیەکگرتووەکان. باشە کشانەوە لە نەتەوەیەکگرتووەکان چەند کاریگەری لەسەر ڕێکخراوەکە بێ؟ وەک دەزانین ناتوانین هیچ شتێک بڵێت تاوەکو ئەو کاتێک کە ئەنجامەکان نەبینین، بەڵام دەتوانین دڵنیابین لەوەی کە وڵاتانی جیهان و ئەندامەکانی نەتەوەیەکگرتووەکان بە شێوەیەکی جددی ئەمە وەردەگرن، هەوڵ دەدەن تەواوی هێزی خۆیان یەک بخەن، نازانین چی دەکەن و کێ دەبێتە سەرکردە، بەڵام لەم ساتەدا من پێم وایە دەتوانن لەگەڵ من هاوڕا بن. ئێستا نەتەوەیەکگرتووەکان زۆر لاوازە و هیچ شتێک ناکات بۆ ئەوەی یارمەتی ئەو دۆخەی لە ئۆکرانیا دەگوزارێت یاخود ئەو دۆخەی لە سوودان هەیە لە غەزا ناتوانێت شتێک بکات کە دۆخەکە یاخود گرژەکان ئاسایی بکاتەوە. باشە بەڕێز باڵیۆس، ئەمریکا دەیەوێت خەرجیەکانی کەم بکاتەوە لە ناتۆ و نەتەوەیەکگرتووەکان، ئەمە تەنیا بابەتێکی ئابووریە یاخود ویستە بۆ کشانەوە بە تایبەتی لە ناتۆ؟ من پێم وانییە دۆناڵد ترەمپ کە سەرنج لەسەر ئەمە بێت. ڕخنەیەکی زۆر هەیە لە ئەمریکا سەبارەت بە کشانەوەی ئەمریکا و ڕخنەیەکی زۆریش هەیە سەبارەت بە ئیدارەی بوش و ئێستاش ڕخنەیەکی زۆر هەیە لەسەر سەرکردایەتی ناتۆ و ئەو کاتەش کە ئیدارەی کلینتن ڕخنەیەکی زۆری لێدەگیرە. ئێستا ئەمن شتێک نییە دۆناڵد ترەمپ ئێستا ئەم شتەی نوێی دروست کرد بێت، ئەم پرسەی هێنابێتە ئاراوە، بەڵکو زۆربەی سیاسیەکان لە دیموکرات لە کۆماریەکان پێیان وایە کە بە وڵاتانی یەکێتی ئەوروپا بودجەی پێویست بۆ بەرگری ناتۆ تەرخان ناکەن، بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردوو کە جەنگی لە دوای جەنگی جیهانی دووەم یاخود ئەو جەنگێک کە ئێستا لە نێوان رووسیا و ئۆکرانیا هەڵگرتاوە، ئێستا یەکێتی ئەوروپا وەک پێویست بودجەی بەرگری دابین ناکات. هەر بۆیەش ئەمریکا نیگەرانە لەوەی کە ناتۆ تا ڕادەیەک لاواز بۆ یەکێتی ئەوروپا وەک پێویست نایەنە پێشەوە بۆ ئەوەی بودجەی خۆیان دابین بکەن. دەتوانین ئەوە بڵێن کە ئێستا ئەوەی هەیە سیاسەتی دۆناڵد ترەمپ بەو شێوەیە کە لە ناتۆ بکشێتەوە و نایەوێت. بەڵام بەڕێز باڵیۆس، ینی لە ئەگەری کشانەوەی ئەمریکا لە ناتۆ ینی بابەتەکە زیاتر قورستر نابێ، ناتۆ زیاتر لاوازتر نابێ و هەڕەشە ناکەوێتە سەر ئاسایشی نەتەوەی ئەم وڵاتانە. سیرکە من پێم وایە لە 24 کاتژمێری ڕابردوو ئەوەی نیشاندان ئێمە ناتوانین ئەم بڕیارە بدەین. ئێستا یەکێتی ئەوروپا هاتوونەتە پێشەوە لە لەندەن کۆبوونەتەوە، چەند کاریگەرە کە پێکەوە هەموو کۆبوونەتەوە بۆ ئەوەی هاوکاری ئۆکرانیا بکەن. ئەمە
ئەوەی نیشاندا کە وڵاتانی ئەندامی ناتۆ هاوپەیمانەکانی ناتۆ پشتیوانی لە ئۆکرانیا دەکەن. من پێم نازانم ئەمە چم مانایەکی هەیە، بەڵام ئەمە هەنگاوێکە نراوە و پێشتریش ئەمریکا ئەوەی نیشان داوە کە چۆن هاوکاری ئۆکرانیای کردووە. سەرۆک ترامپ پێشتر نیشانی داوە کە وڵاتێکی زلهێزی ناتۆیە. باشە بەڕێز باڵێز، ینی کێشەکەی بینی ئەوروپا و ئەمریکا هەر لە کێشەی ئۆکرانیا ینی ئەمێنێتەوە، یاخود کۆمەڵک بابەتی دیکە هەیە وەکووتمان دابینکردنی بوجە بۆ نەتەوەی گرتوەکان، کاریگەرنەبوونی نەتەوەی گرتوەکان ئێستا و ناتۆ ینی ئێستا لاواز بووە. ئەمانە خاڵی ناکۆکن یاخود ڕاستەوخۆمە پەیوەندی بە زێلنسکیەوە هەیە کە بەتایبەتی ئۆکرانیا. نەخێر، بە تەواوی ئەمە پەیوەندی بە تەنیا ئۆکرانیاوان نییە. سیرکە ئەمریکا و یەکێتی ئەوروپا زۆرێک لە کێشەیان هەیە، لە نێوان یەکتردا کێشەیان هەیە. لە ڕاستیدا با بڵێن ئەوروپا سەبارەت بە پرۆسەی بڕیاردانیان تا ڕادەیەک نایەنە پێشەوە، تا ڕادەیەک کە گشتگیریەک هەیە لە نێوانیاندا بۆ لە کاتی بڕیاردان. و پێویستە یەکێتی ئەوروپا پابەند بێت بە بڕیارەکانیەوە، پابەند بێت بەوەی کە ئەوەی دەیانەوێت ئەنجامی بدەن. ئەمە ڕەخنە نییە، بەڵام تا ڕادەیەک نادڵنیایی هەیە لە نێوان پەیوەندیەکانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا. من پێم وایە ئەو پرۆسەیە کە ئێستا هەیە ئەمریکا و یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی جیاواز هەنگاو دەنێن بۆ ئەوەی بیانەوێت کێشەکانی نێودەوڵەتی کۆمەلگای نێودەوڵەتی چارەسەر بکەن. بەڵێ بەڕێز باڵێز جۆن گرێگ یاریدەری پێشووتری سەرۆکی ئەمریکا بۆ ڕووبەڕبوونەوەی تیرۆر سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێ.